ڕەنگە بەناوبانگترین هێمای جێژنی سەری ساڵی چینی سەمای شێر و ئێژدەها بێت کە بە وتەی چینیەکان ئاماژەیە بە سەرکەوتن و بەختەوەری. یەکەم ڕۆژی ڕۆژشمێری چینی لەگەڵ یەکەم دەرکەوتنی مانگ لە ڕۆژانی نێوان 21 کانونی دووەم تاوەکو 21 شوبات دەست پێ دەکات، هەر بۆیە هەندێک جار بە ساڵی نۆی مانگی ناولێ دەبرێت. سەری ساڵی چینی بۆنەیەکی گرنگی چینیەکانە بە فستیڤاڵی بەهاریش دەناسرێت. بەپێی ڕۆژمێری چینی هەر ساڵە بەناو ئاژەڵەیەک دەکرێت و ئەم ساڵیش ساڵی بەرازە کە بە بڕوای چینیەکان هێمای سامان و دۆڵەمەندیە. ئێرە مۆزەخانەیەکی ئەمریکیەوە هەر مانگێک ئاهەنگێکی کولتوری تایبەت بەڕێوە دەبات. ئەمڕۆ جەژنی سەری ساڵی چینی و مانگی داهاتوو نۆرۆز جەژن دەگرێت. هەر جارێکیش نزیکەی 1000 میوانی هەیە. یەکێک لە قازانجەکانی ژیان لە ئەمریکا فرەڕەنگیە وڵاتەیە کە پەنجەرەیەک دەکاتەوە بەرەو جیهان و ئاواش هەبەشی لە نێوان هاوڵاتیان دروست دەکات. کەلتوری ئەمریکی زۆر دەوڵەمەندە چونکە هاوڵاتیەکان لە وڵاتە جۆڕواجۆڕەکانەوە دێن دەبن بە ئەمریکی بەڵام نەریتی خۆیان دەپارێزن کە شتێکی زۆر جوانە. ئێمە لە مۆزەخانەیە پەرە دەدەین بە فەرهەنگی هونەری، سەما و موزیک، کەلتورە جیاوازیەکان، سەروەت و سامانی ئەمریکان. بۆ من زۆر گرنگە کچەکەم زمانی چینی بپارێزیت و شوێنی خۆی ون نەکات. ئێستا لە ڕێی تەکنۆلۆژیاوە لەگەڵ بنەماڵەمان پەیوەندیمان هەیە، بەڵام زۆر بیری یەک دەکەین. لە چیندا لە سەری ساڵدا خانووەکانمان دەڕازێنینەوە، چێشتی خۆش لێ دەنێن و لەگەڵ بنەماڵەدا کۆ دەبینەوە. کچەکەم زۆر حەز لەم بۆنەیە دەکات بۆ ئەوەی لە پاکەتی سووردا جەژنانە وەربگرێت. لە کەلتوری چینیدا ڕەنگی سوور هیمای خۆشی و دەسەڵاتە. سەمای شێر لە سەری ساڵداوە بیرهێنەری سەرکەوتن بەسەر شەیتانە. هەروەها شێر سەردانت بکات یانی لە دژواری دەتپارێزێت. بە نەژدەهەش دەڵێن کوڕی هەتا و ئاماژەیە بە سامان و خۆشی لە ژیاندا. پێم خۆشە کولتورە جۆراوجۆرەکان دەبینم، هەر جارێک شتێک فێر دەبم. ئەو ڕسمی حەزم لێیە سەمای شێرە. زۆر حەز دەکەم بە وەرزش و هونەر و سەماکە. دەبێت هەستێکی جوان بەو سەمایە ببەخشی و دڵی بینەری پێخۆشکەی. سەری ساڵی چینی ساڵانە بۆ 15 ڕۆژ دەبێتە پێش و دواتریش پێشوکە بە فستیڤاڵی کانوس کۆتایی پێدەهێنرێت. لە ئەمریکاشدا هاوڵاتیان هۆکارێکی تازە دەدۆزنەوە بۆ چێژبردن لە فرەڕەنگی. ڕوبەڕووبوونەوە لەگەڵ جوانی کولتورەکانی دیکە تا ڕەنگە باشترین شێوازی دروستکردنی هاوخەمی و هاوبەشی لە نێوان مرۆڤدا بێت. ئاوا هۆما دەنگی ئەمریکا، لۆس ئانجلس، کالیفۆرنیا.